بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. بەڕێزان و خۆشەویستانم، ئەم دەرسانەی پێشوو کە لە خزمەت کتێبی ئەذکاری ئیمامی نەوویە بووین، باسی ئەو ذیکرانەی بۆ کردن ئیمام کە دووبارە ئەبێتەوە، ڕۆژانە، هەفتانە، مانگانە لەگەڵ ژیانمانە دووبارە ئەبێتەوە. باسی ئەوەی بۆ کردین لە شەو ڕۆژێکە ئینسانی موسڵمان چی ئەکا، کاتێ هەڵسا جلی لەبەر کرد، کاتێ خەوت خواردی، نعلێکی لە پێ کرد چۆن لەبەری کات، چۆن هاتە ناو مزگەوتەوە، چۆن ناو مەجلیسەوە، لە کاتی بانگدانا چی ئەڵێ، لە کاتی قامەتا چی ئەڵێ، لە ناو نوێژەکانە چ ذیکرێک ئەخوێنێ، دوای نوێژەکان چ ذیکرێک ئەخوێنێ، کاتێک کە بەرەبەیانی کردەوە چی ئەڵێ، بەرەبەیانی جمعە چی ئەڵێ، کە خۆر هەڵهات چی ئەڵێ، خۆر لە ناوەڕاستی ئاسمانە چی ئەڵێ و چی ئەکا، گوێی لە بانگی مەغریب بوو چی ئەڵێ، لە دوای بانگی مەغریب چی ئەڵێ، شەو چۆن ئەڵێ و چی ئەڵێ و چۆن لەگەڵ ئەسماء الله ئەژی. دواتر هات باسی قورئانی بۆ کردین، چونکە قورئان کاری ڕۆژانەمانە دووبارە ئەبێتەوە. بە درێژی ئادابی تیلاوەی قورئانی بۆ باس کردین. اینجا باسی سەڵەواتی بۆ کردین. فەرمووی ئەم سەڵەواتانە وەکو وایە ژیان بەشێک لە ژیانمانە دووبارە بێتەوە ڕۆژانە، بۆیە سەڵەواتیشی لەو بەشانە باس کرد. لە دوای ئەمانە ئەفەرمێ کتاب الأذكار والدعوات للأمور العارضات. ئەوانە شتانی ثابت بوون لەمە پێش باسمان کردووە تا لاپەڕە 145. لاپەڕە 145 هەندێک ذیکر و ئەوراد و دعوات و دوعامان بۆ باسەکە لە حاڵەتە کتوپڕەکانە کە شتێک ڕوو ئەدا سنەتە تو ئەم ذیکرانە و ئەمانە بخوێنی. ئەفەرمێ بزانە ئەوەی کە لە بابەکانی پێشترا بۆم باسکردی بە درێژی يتكرر في كل يوم وليلة على حسب ما تقدم وتبين. وەکو لەوە پێش بۆم باسکردی شەو ڕۆژە دووبارە ئەبنەوە ئەوانە. ئەم ذیکرانەی لەمە دووە بۆت باسەکەم لەبەر کۆمەڵی ئەسبابی عارضەکەیەتە پێشەوە، تەرتیب تێیە نییە. ممکنە ئەمڕۆ دانەیەک بێت، دوو بەیانی دانەیەتر شێوازێتر، ئەڵێ بۆیە منیش گوێم بە تەرتیب نەداوە، هەر ئەوە هەر هەمویانم ڕیس کردووە. یەکەمین دانشیان باسی ئیستیخارەمان بۆ ئەکا. ئیستیخارە ئینسانی موسڵمان بۆ هەموو کارێک کە ئەیکات چەند شتێک لە حیاتی ئەمە گرنگ، ئەوێ زەواجکە، ئەوێ خوێندنکە، ئەوێ کار و کەسابەتکە، یەکەم ئایا دڵی ئەم شتە ئەگرێت؟ چکە بەڕاستی ئینسان ئەگەر عاتیفە و دڵی لەگەڵ شتێکە نەبێ نەجاحەت ناهێنێ. دوکانێکدا ئەنێیت ئایا دڵی تۆ حەزی بەم کارە هەیە؟ ئەگەر حەزێ بە کارەکە نەبێ و بە باوێشک دەئەن و بە بێتاقەتی و بێزاری و بچۆرە سەر کارەکەت و هیچ ئیسفادە لە کارەکەت ناکەی. یەکەم دانە دڵ. ئیتر سەواء ئومورێکی زۆر گەورە بێ، وەکو مەسەلەی زەواج و ئەوانە، ئومورێکی کاسبی بێ، خوێندن بێ، هەر شتێ بێ، دڵت ئەم ئیشە ئەگرێ. دووەم ئایا عەقڵت قبوڵی ئەو ئیشە ئەکا؟ ئایا ممکنە عەقڵت قبوڵی ئەکا؟ ممکنە جاری وایە دڵت حەزی لێیە، بەس بیرەکەی تۆ ئەم کارە لەگەڵ تۆ نەگونجاو، لەگەڵ هەیئەتی تۆیە ناگونجێ، لەگەڵ فکری تۆیە ناگونجێ، لەگەڵ عەقڵی تۆیە نایکرێ. سێهەم دانە مشۆرەتەکە لەگەڵ موسڵمانانە، ما خاب من استشارە. قەد ئینسان پەشیمان نابێتەوە ئەگەر مشۆرەتکە. موسڵمانێ دوان سیان مشۆرەتیان پێ ئەکا، چونکە عەقڵەکان متەفاوتن. جاری وا هەیە لە مشۆرەتکردن بە موسڵمانێکە لەوە چێت دڵت بچێت سەرەوەی ئەم ئیشە بکەی، موسڵمانی دووهەم و سێ مشۆرەتەکە ڕەئید ئەگۆڕێ. مشۆرەت زۆر گەورەیە لەناو موسڵمانانە، هەتا مشۆرەت لەناو موسڵمان نابێ، موسڵمان لە خەیرە. چوارەم خاڵ لە دوای ئەوەی دڵت گرتی، عەقڵت گرتی، مشۆرەتێک کردوتیان باشە، دوای ئەمە شتێکی پێوتە ئیستیخارە. ئیستیخارە یعنی کەئەنەما مشۆرەت لەگەڵ خوایە ئەکەیت. ئەڵێ خوایە من نازانم تۆ خۆت بۆم هەڵبژێرە، من نازانم ئایا کارەکە باشەیان. فەرمای شتێکمان هاتووە لە صحیح بوخاریە، جابری کوڕی عەبدوڵڵا بۆمان ئەگێڕێتەوە. فەرمێ پێغەمبەریان صلى الله عليه وآله وسلم يعلمنا الاستخارة في الأمور كلها كالسورة من القرآن. چۆن سوورەتێکی لە قورئان فێرە کردین، ئەوە استخارەی فێرە کردین. ئەی فەرموو إذا هم أحدكم بالأمر فليركع ركعتين. ئەگەر کەسێکتان وستی کارێکی گرنگ جێبەجێ بکە، با دوور کات نوێژ جێبەجێکە من غير الفريضة. ئەو دوور کاتە فەرز نییە لەسەری، هەر نوێژێکی سنەتە. دوورکان نوێی سنەتی ئیستیخارە ئەکەی، وەکو هەندێک لە عولەما وتویانە، دوورکان نوێی سنەتی تەحیەت المەسجید ئەکەی، دوورکان نوێی سنەتی تەوبە ئەکەی، دوورکان نوێژی ڕەواتیب ئەکەی، هەرچی بێ، هەر شێوازێک لە شێوازەکان بێ کە دوای ئیمامی نەووی بە درێژی باسیەکە. مهم دوورکان نوێژ جێبەجێیەکەی.
ثم ليقل باشان بابڵێ اللهم إني أستخيرك بعلمك ئایا لە ناو نوێژەکە لە کۆتایی تەحیاتە ئێڵە چکە ثمەکە ئەوە ئەگەیەنێ و لە دوای نوێژەکەش ئەگەیەنێ لە دوای نوێژەکە بە ئەم ذیکرە بخوێنێ ئەم دوعایە بکە خوای گیان من بعلمي تو استخارة أكم داوي أولي أكم بوم هالبجيري وأستقدرك بقدرتك طلبي قدرة لتو أكم قدرتي تو وأسألك من فضلك العظيم داوي فضل قوري لتو أكم فإنك تقدر ولا أقدر بخوا خويان تو دا صلاة ومن بيد صلاة وتعلم ولا أعلم تو زانا ومن نزان وأنت علام الغيوب هتشيشتي بنهان وشاروي تو إيزاني من نايزانا اللهم إن كنت تعلم أن هذا الأمر خير لي خواي أقرت أزاني أم إيشا باشا بومن أم كر نايبين أم زواجة أم خيندنا أم كارو كسابة هرشتك أقر أزاني خير بو دينم بو معاشم بو جيانم بو عاقبتي كاركانم احتمال بو دنيا باجة بو دين باجنة بو دين باجة بو دنيا باجنة شكا إسلام همو يعني ديني شو دنياش خوایان ئەگەر بۆ معاشیش و بۆ دینیشم بۆ هەردووکیان باشە بۆ عاقبەتی ئەمریشم هەر باشە لە ڕوایەتێکە عاجلی ئەمری و ئاجلیه بۆ ئێستا و بۆ دواتر هەر باشە ئەم ئیشە فەقدیره لی وەیسره لی دەی خۆیان بۆم تەقدیرکە لە قەدەری منە داینێ و بۆم سەهلکە ثم بارك لي فيه بەرەکەتی تێکە بۆم وإن كنت تعلم وإخواني أجر تو أزاني أم كاربو من خراب لدين ما لمعاش جيان ما لعاقبة أمر ما لعاجل أمر آجلا فاصرفه عني خواجان أم إشم لي دور خروا واصرفني عنه منش دور خروا له واقدر لي الخير حيث كان لكو خير هي بمخرسر أو خيريتر ثم رضني به إن جار رازمك بو خيريتر شو إنسان جاري ويا خيري دومي دسكي بلان ضلي لا خيري كما خويا رازمك بم خيري دومي أفرمي ويسمى حاجك خوي بيانك إن كنت تعلم أن ذلك الأمر ألا يعلى مثلا أن هذا الزواج أن مثلا بابلان هذا التعليم بونمونا أم خيندنا هرشتك لو بابتانا أزاني خويا خيري تيابهم بوشوازة بوم تسيلك خيرشتيانيا لم دور خرب أفرمي قال العلماء تستحب الاستخارة بالصلاة سنة وهاي إنسان دورك نجي تايبتي استخارة بك والدعاء المذكور أو دعاء مذكورش بخوانه أو نيجش دور ركعات نافلة سنة أي كاتو جبجئك لهر كاتك بأبي والظاهر أنها تحصل بالركعتين من السنة الرواتب أفرمي إمام النبي الظاهر وأقل سنة الرواتب إشكا أو دعاء بخوانه هربه أتواني دورك نجي بيجني والركع بيج عسرك مثلا بيج نجي بياني بكاتو أو دعاء بخوانه هربه استخارة بوشي وسنة الراتبة كشي لك والله يان وبتحية المسجد يا تحية المسجد كاو لبناشي النيتي شيء استخارة شيء لقلا أهاني وغيرها هرشتي كتير بين النوافل كان لركاتي كما واباش سورة فاتحة وقل يا أيها الكافرون بخوانه لركاتي دوما سورة فاتحة وقل هو الله أحد بخوانه إمام النووي فرمي أجر بلدبو حتى بود نكره دور كان نجاك بكي هر دعاك بخوانه أفرمي ولو تعذرت عليه الصلاة استخارة بالدعاء أجر هاتو باشا عذري هبو نيتواني نيوجك جيبا جيكا بس دعاك بك يان جاري وهي لو كاتاك سكل لشي قرانا ناتوانا نيوجك بك يان ناتوانا داز نيوج بقري يا فريانا كبار شوازا لشوازا كان بعد دعاك بخوينا عينا وكوا استخارك يكردب سنة وهاي أو دعايا راستوخو نخواني لبيشو بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله إن جدوا دعاك داس بيبكي لأخير شيء وهر سنة صلاة والسلام وبيغمبري خواه صلى الله عليه وآله وسلم ببارين وبنيري أم مسألة استخارة زور قرنق لحياة إنسان مسلمان استخارة لو أموراني بتاتي كقلقي ودروسة بيت جيبا جيكا إنجا لدواء أما ككدي آية طبعا قصة زورة والله خو أبينيتو إتلا خوكا بيتالين برو أوشتبك بوشي وازنية إمام النووي أفرمي وإذا استخار مضى بعدها لما يشرح له صدره الدواء استخاريك الضلي بو هرشتي يقلابو أشيب دواء أويانا هاج كان بسهل هاو بدسو كردن بسهل هذا أي كان نكردن هاو هريك يعني بلا اعتيادي هاش كامي كان قرنق أويا الضلي كام يعني قرد أشيب دواء أويانا
ئیتر هەندێک جار وەڵا کەسێک ئیستیخارەکە ماوەساخر وەڵا ئیستیخارەم کرد خەوم نەبینی پێم بڵێن بچۆ ئەوە بکە ئەکە مەرجی تۆ خەو ببینی و پێ بڵێن بڕۆ دڵت ئەکرێتەوە بە شێوازێک یەکێک لە شێوازەکان مەسائلی خەوە جاری وایە خوای گەورە زەرری شتێکت پیشان ئەدا دڵت لەسەری هەڵەکەن لێ وازی لێنی چاکەیەکە پیشان ئەیە وهاد لێ ئەکا کە بڕۆی ئەو ئیشە جێبەجێکی دڵ یەک لا ئەبێتەوە مهم کە ئیستیخارەت کرد لە دوای ئیستیخارە تۆ چاوەڕێ ئەوە مەکە وەڵا خەوێک ببینی و لە خەوا پیاوێکی ساڵح بێ پێ بڵێ بیکە یا مەیکە و ئەبەو شێوازە نییە دڵە بۆ کامیان یەکلا بۆ لە کارەکان بچوو ئەویان جێبەجێکە خەیر لەوەیانە ڕوایەتێکی تر هاتووە ڕوایەتەکە ضعفێکی تایەکە ئەڵێ لە ڕوایەتەکە اللهم خير لي واختر لي خوای گیان داوا لێ ئەکەین کە بۆم هەڵبژێرە خۆشم اختیار کە و شتەکانیشم بۆ اختیار کە بۆم هەڵبژێرە لە ڕوایەتێک تر عینەن ضعفێکی تایە ئەوەیە کە ئەفەرمێ حەوت جار ئەمە دووبارە ئەەکەیتەوە ئینجا بڕیار ئەدەی ئەو ڕوایەتەش هەر ضعیفە ئەسڵ وایە یەک جار جێبەجێ ئەەکەی ئیشەکە جێبەجێ ئەبێت و دڵە بۆ هەرچی یەکلا بۆ ئەچی ئەو کاریان جێبەجێ ئەەکەی واتە لە بابە متەفەڕقەکانە یەکەمین شتێک کە ئیمامی نەووی دەسی بۆ بەر مەسەلەی ئیستیخارەیە کە بابێکی زۆر گەورەیە و کتێبی زۆر لەسەر ئیستیخارە دانراوە و ڕوایەتەکان هەمووی کۆ ئەەکەیتەوە هەندێکیان ضعیفن هەندێکیان مەسەلەن مەوضوعیان تایە هەندێکیان صحیحن صحیحەکان کە وەرەگری ئەزانی کە تۆی موسڵمان پێویستە هەندێک جار بەوە هەیە کە مشۆرەت لەگەڵ خوای خۆت بکەی داوای اختیار لە خوای خۆت بکەی خوای گیان ئەو شتم بۆ هەڵبژێرە کامە باشە کامە چاکە من نازانم کەڕم کوێرم یا ئیلای خۆتە زانی تۆ ئەوم بۆ هەڵبژێر ئەم کەلیماتانە کە لەم دوعا پیرۆزە هاتووە ئایا بە زمانی کوردی ئەکرێ بخوێنرێ ئەگەر لە غێری نوێژابێ ئاسایی ئینسان ئەتوانێت بە زمانی کوردیش ئەم کەلیماتانە بڵێ هەر ئیستیخارەکەی بۆ قبوڵن داواکەین لە ذاتی پاشی پەروەردگار ڕەحمەت و بەزەی خۆی بەسەرمانە ببارێنێ ئرشادمان کا بۆ کام کارەی زۆر باشە لە ژیانە کام شتەی زۆر جێگەی اختیار و جێ فەضیلەتە خوای گیان مەمان دەرەدەسی خۆمان بۆ چرکە ساتێ خوای تۆ خۆت کارەکانمان بۆ هەڵبژێرە چی باشە بۆ دینمان بۆ دنیامان بۆ ژینمان بۆ عیشمان ئەو بکەرە قسمەتمان یا رب العالمین خوای گیان ئەوشی کە مصیبەتە بۆ دین و دنیامان پارێزراومان کە لێی ئامین ئامین والحەمد لله رب العالمین